دوای نزیکەی یەک مانگ لە ئازادکردنی ناحیەی جەلەولا و کۆنتڕۆڵکردنی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ ماڵێک نەگەڕاوەتەوە و ڕێگەش نادرێت هیچ هاوڵاتیەک بچێتە ناو ناحیەکەوە. هێزەکانی پێشمەرگە شۆکاری ئەمە دەگەڕێنەوە بۆ دانانی بۆمبێکی زۆر لە ناو ماڵ و شوێنە گشتیەکان لەلایەن چەکدارانەوە. وڵی خۆ دەزانی جارێ عبۆیەک و عبۆ و تەقەمەنێکی زۆری تیاماوە ئەوە تا تیمەکان خەریکن و فریان ناکەون لەبەر زۆری لەبەر فراوانی موقعەکە و شوێنەکە ڕۆژانە ئەیبینینەوە ئەیتەقێنین و هەنێ جێگا هە نابینێتەوە بگرت چەند جارێ دەیتە ئیلاولایە ئەو جاکبینێت و بۆیە زۆر تامین نییە لە ڕووی نەبوونی عبۆ و تەقەمەنیەکانەوە بۆ گەڕانەوەی خەڵکەوە شتێکی ترە. لە ئێستادا جگە لە هێزەکانی پێشمەرگە چەکدارانی میلیشیاکانی بەدر لە ناو ناحیەی جەلەولادان ئەوەی جێگەی سەر سوورمانیشە زۆربەی دوکان و ماڵەکانیان تاڵان کراوەیان سووتێنداوە. بە قسەی پێشمەرگەکان میلیشیاکانی بەدر ماڵ و دوکانی هاوڵاتیان وێران دەکەن. چەندین جاریش ڕوبەڕووبوونەوە لە نێوان ئەو هێزانە و پێشمەرگەدا ڕووی داوە. هاوڵاتیەکی خەڵکی جەلەولاش کە لە ئێستادا ئاوارەی شاری کەلار بووە داوا دەکات جەلەولا ڕادستی هیچ هێزێک نەکرێتەوە جگە لە هێزەکانی پێشمەرگە، وەک دەڵێت ئەو هێزانە لە ڕابردوودا زوڵمی زۆریان لە کورد کردووە. داواش لە حکوومەتی هەرێم دەکات بە زووترین کات جەلەولا ئاوەدان بکاتەوە. داواکارین کە حکوومەتی کوردستان چیتری ئەمە حسابکە وەکو کوڕێکی خۆی وەکو هاوڵاتیانێکی کورد و شارێکی دڵسۆز لە کوردستان و ئێمە بەوابەی کوردستانین، بۆیە داواکارین بە تەرخانکردنی بودجەیەکی زۆر باش بۆ ئەو شارە. داواکارین هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی گەرمیانی تر ئەو شارە جێمێڵن. بەڕاستی شەهیدێکی زۆر دریا لەو شارە و ناکرێت ئێمە دووبارە هەڵەکانی پێشووتر ریعادە بکرێتەوە و جارێکی تر ئەو شارە بدەینە دەست مەسیرێکی نەناسراو کە پێش گروپەکانی داعش بەدەستی فەوجی تەوارە و پۆلیسی ئەو پۆلیسیەلی کە لە هێزی دیالە هاتبن بەڕاستی تعدایەکی زۆریانە کرد لەسەر کوردەکان. سەبارەت بە گەڕانەوەی هاوڵاتیان بەڕێوەبەری ناحیەی جەلەولا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە سپێدەی ڕاگەیاند لەگەڵ حکوومەتی ناوەند و هەرێم لە پەیوەندیدان و بەم زوانە هاوڵاتیان دەگەڕێنەوە سەر ماڵی خۆیان و تیشی ڕێگە بەو ماڵ و هاوڵاتیانە نادەن بێنە ناو جەلەولاوە کە لە دژی پێشمەرگە شەڕیان کردووە. ئێرە ناحیەی جەلەولایە زۆربەی ماڵەکان تێک دراون و هەموو دەستگا حکوومیەکانیان تەقێنراون یان سووتێنراوە. ئەوەی لە ئێستادا جێگەی پرسیارە ئایا چەندی دەوێت بۆ گەڕانەوەی ناحیەی جەلەولا بۆ باری ئاسایی خۆی و دەستپێکردنی خزمەتگوزاریەکان. محەممەد شاب کەناڵی سپێدا ناحیەی جەلەولا.